تماشاوانی نیجا خورتکی 17 سالی بناوی محمد سارواری خلک افغانستان اف 6 مهن لپاریزگاه وانه وندایه. مالباتا محمد سارواری لباجار هراته ی افغانستان دیجی 6 مهن لکوری خوی 17 سالی دیگرن نه شوان شوه نه روجوان روجه. محمد لنافچه محمودیه یا سر به وانه و وندا بویه. محمد سارواری 10 نیسانه به قاچاقی جروشلات کردستان در باسی باکوری کردستان بویه و جوی دمیوه تو خبر جه نینن. سمیه خوشکا محمد سارواری خوگهان در روداوی لسر وندابونا برای خواه آگاهی دان و دیار کرد که برای و محمد سارواری دخواست دسر ترکیه را خواه بکینه اوروپای. هر وها گوتیه خاله ویجی چویه ترکیه لکامپ پنابران پرسیار کریه لی پاریزر کی جیره گوتیه محمد نه د کامپین کوچبران دیه. بله امینها یک سر بچنه جم خوشکا محمد سمیه سارواری جه آلمانیای لگلمه و بخواه افزانیاری دانه ما ده درباری وندابونا برای خوده. سمیه خان دم باش تو بخیر هاتی روداوی تودکاریش مرا ببیجی محمد کنگی جم مالباتا خواه درکتیه و چویه کو درباسی ترکیه ببه و جورجی بچه اوروپایه کنگی درکتیه جا افغانستانه؟ شما خیلی خوشحالم که در این برنامه اشتراک کردم. من خواهر محمد 18 ساله من خوشکی محمدی 18 ساله شود. 17 سالم که امسال بریار بو به 18 سالی ل 7 بو 8 مانگی پیش لرگه ایران شو نوخاکی ترکیه به گوته او کسی که لگلی بو تا سر سنورەکانی تورکیە لەگەڵی بوو دواتر ون بوو زۆر بە دوایشدا گەڕاوین و چوینە نێو کەمپەکانیش هەموو شوێن گەڕاین بەڵام بەداخەوە محەممەدمان نەبینی و هەموو بنەماڵەکانمان لە ئەفغانستان و لە ئەڵمان زۆر نیگەرانین و لە تەواوی خەڵکی تورکیە بە تایبەتی وان داواکارم ئەگەر محەممەدیان لە شوێنێک بینی بە ئێمە بڵێن یا ئەگەر محەممەد لە کەمپەکانە یا لە سجنە دایک و باوکم لە نیگەرانی دەربێنن چونکە دایک و باوکم زۆر نیگەرانن چەند شەوە لە نەخۆشخانەکانی ئەفغانستانن تەنانەت نەیان دەتوانی قسە بکەن و دایکم بەردەوام دەگریێ و خۆشم لێرە زۆر بەپەرۆشم و نیگەرانین لە ونبوونی 7 مانگە ئێمە لە کوڕەکەمان خەبەرێکمانە سوراغێکمانە بەڕاستی لە ڕێگەی کەناڵەکەی ئێوەوە داواکارم سمیه خان تبحثا کسکی کر کلگل محمد بویه به هفره حتی سر سینور چونه بشرم محمد وندا بویه او هوالی وی چد بیجب چه رنگی بحث دکه چاواج هف قطبونه محمد چاوال برچاوی وندا بویه اوان پێش ئەوەی نەیتوانیوە لە دیوارەکە دیواری نێوان ئێران و تورکیە دەرباز بێ برادەکەی لە دیوی ئێران ماوە محەممەد چۆتە دیوی تورکیە لە پاشەوە ئیتر خەبەری نییە بەێ دبەکو لە ئیرانی مابل عالیە ئیرانی ما بە دەرباسی عالی هەموو کەسانی لەگەڵ نەبوون گەیشتون لە سنووری ئێران گەیشتووەتە تورکیە واتە چووەتە ناو وان چووەتە نێوان لایەنی تورکی بەڵام لەو کاتەوە تەلەفۆنی نەکردووە ئاخر پەیوەندی محەممەد لەسەر سنووری ئێران و تورکیە بووە بەداخەوە ئەوەی کە لەگەڵی بووە نەیتوانیوە دەرباز بێ و محەممەد لە دیوارەکە دەرباز بوو بە گوتەی کەسێکە لەگەڵ محەممەد بوو خەڵکێکی زۆر لەناو ئەو گروپە بوونە ئەوان لەگەڵ بنەماڵی خۆیان پەیوەندیان کردووە بەڵام محەممەد لە نیوەی ڕێگە ون بووە و دەڵێن پۆلیس لە شوێنێک بووە کە چاوەڕێ ئەوان بووە لە یەکدا بڕاون یعنی بەهۆی ترسەوە لە پۆلیس لە یەکدا بڕاون
بۆیە ئێمە هیچ هەواڵێکمان نییە لە محەممەد. بەڕاستی لە خەڵکی تورکیا وان داوا دەکەم ئەگەر محەممەدیان لە شوێنێک بینی پێمان بڵێن زۆر زۆر لێویش وە سەری لە دام و دەستگەهێن فەرمی یەن تورکیەدایە گەلۆ مەسەلەن هێزا سینۆری هێزا پاراستنا سینۆر ڕێڤەبەریە کۆچ و کۆچبەریە پۆلیس وەلگەل وان پەیوەندی دانیە وە پرسیار کردیە؟ نا من خۆم نەڕۆشتوم. کەسێکی ژمالباتە تەر نەچوویە سەری لێ نەدایە؟ بەڵێ لە بنەماڵێمە خاڵی من ڕۆشتە بوو چووە دوای 10 ڕۆژ کە محەممەد دیدی هیچ هەواڵێکی نەبوو. خاڵی من ڕۆشت بوو لای پۆلیس بەڵام پۆلیس هیچ هەواڵێکی نەداوەتەوە و دەڵێن شوێنێکیش بووە لەوێ پارێزەری وەرگرتووە چوونەتە نێو کەم ڕێگیان نەداوە خاڵم بڕوە بەس پارێزەرەکە ڕۆشتووە و هەموو ناونیشانەکانی محەممەدی داوە بەڵام وتووی محەممەد نییە لێرە. دواتر ئێمە خۆمان لە ڕێگای دوورەوە پارێزەرێکمان کرد چووە کەمپەکانی تورکیە وان و شارەکانی دیکە کە ناوی نازانم چوو بوو لەوێش محەممەد نەبوو لەگەڵ برادێکم کە پۆلیسێکی تورکێشی دەناسی لەگەڵ ئەوش قسەمان کردووە. پۆلیسی تورکیە دیسان گوتوویەتی کە محەممەد نە لە زیندانە نە لە کەمپەکان بەڵام من باوەڕ ناکەم چونکە زۆربەی برادەرەکانم دەڵێن لە ناو کەمپەکان ماونەتەوە. زۆر کەس دەڵێن ئێمە لە ناو کام بوونە بەڵام نازانم محەممەد بۆ لە ناکاون بووە مردووە زیندووە نازانم وە هەموو بنەماڵەمان بە تایبەت دایک و باوکم کە منداڵێکی ئاوایان یعنی محەممەد منداڵی بچووکی ماڵە زۆر نیگەرانە. بەێ چ خەون و خەیاڵێن وی هەبوون سومەیە خانم محەممەد دخواست بچە کوێ بدە پەی کیژان خەون و خەیاڵێن خۆکوژە ئەفغانستانê دەرکەت؟ محەممەد کاتێک کە تاڵیبان هاتەوە ناو ئەفغانستان محەممەدی تر نەیتوانی بخوێنێت هەمیشە هیوای ئەوە بوو کە کۆمپانیایەکی ماتۆڕی هەبێ یەک لە خەونە گەورەکانی ئەوە بوو کە شوێنێکی بێ بتوانێ کار بکە بخوێنێ یارمەتی بنەماڵە بدات بەڵام بەداخەوە ئێتر محەممەدێک بوونی. گەلێکی سپاس خانم سومەیە سەرواری کوتبوو mêvana me û te çîroka birayê xwe bi me re parve kir hêvî dikim di demeke Kurd te hûn karibin Mehemmed bibînin. Zor zor spas. واقعا ممنون از شما و از تیم همکارتون. لە هاوکارانتان زۆر سپاس.